لە تەوەرە یەکەمی پرۆگرامەکەماندا باس لە ڕۆژێکی گرنگەکەین بێگومان هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا ڕۆژێکی تایبەت بە خۆیان هەیە لەو ڕۆژەدا بە ئیشوکاری ساڵی ڕابردووانە ئەسن و پلان بۆ ساڵی داهاتووداێن و ڕێز لەو چین و توێژە ئەگیرێ و کۆمەڵک بابەتی زانستی بۆ بەرەو پێشچوونی ئیش و کار و توانەکانی ئەو توێژە دەخرێتە ڕوو. ئەمڕۆ کە پێنجی دەیە ڕۆژی جیهانی مامۆستایانە کە ئەم ڕۆژە لە ساڵی 1994 بە ڕسمی ناسێنراوە هەرچەندە بە پێی زانیاریەکان ئەم ڕۆژە لە تەواوی وڵاتانی جیهان پیادە ناکرێت هەر وڵاتێک بەهۆی بۆنێکی تایبەت بەخۆیەوە ڕۆژێکی دیکەی داناوە بەڵام بە شێوازێکی گشتی زۆرینەی زۆری وڵاتەکانی کە لە نێو نەتەوەی گرتوەکانن ئەمڕۆ پێنجی دە ڕۆژی جیهانی مامۆستایانە وە لە عێراق ڕۆژی یەکی ئادارواتەیەکی سێ ڕۆژی مامۆستایانی عێراقە بەڵام لەم ڕۆژەدا هەر کار و چالاکیەکەن. ئەوەی گرنگە وەک لە پێشەکێکەشا باسم کرد ئەمڕۆ دەبوو مامۆستایان لە قوتابخانەکان لە هۆڵەکانی خوێندن لەلایەن قوتابیەکانیانەوە چپکە گوڵی پیرۆزباییان لێ بدرایەتێ و ئەم ڕۆژیان لێ پیرۆز بکرایە چونکە بەڕاستی مامۆستایان توێژێکی گەورن بەڵام بەداخەوە بەهۆی زوڵم و زۆری دەسەڵات ئێستا مامۆستایان بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە لەسەر شەقامەکان وانەی زوڵم و نادادی ئەم دەسەڵاتە بنەوەکانی ئەم گەلەمانە دەنەوە. بۆ ئەم تەوەرەیە میوانداری زۆر بەڕێز عەتا قادر مامۆستا و چالاکوانی مەدەنیمان کردو کە لە سوێدە بە سوپاسەوە لەگەڵمانایە هەروەها شنعلی مامۆستا و چالاکوانی کۆمەڵی مەدەنیمان کردو مامۆستایان بەخێر بن. زۆر بەخێر سەرچاوە. ئەم ڕۆژەشان لێ پیرۆز بێ بەداخەوە هەرچەنە ئێستا کە ئێمە قساکەین ئێوە تەنها موچەی مانگی حەوتان وەرگرتووە 8 و 9تان وەرنەگرتووە با لەوە دەست پێ بکەین. ڕۆژی جیهانی مامۆستایان چ گرنگیەکی هەیە بۆ ئەو توێژە بە شێوازێکی گشتی؟ مامۆستا عەتا لە تۆ. وڵا سەرەتا دەستخۆشی بۆ جەنابتان کە ئەم دەرفەتەتان ڕەخسان و وەک هەمیشە یعنی گرنگیتان بە بۆنەکانیاوە بە مناسبە تایبەتەکانیاوە و لە پەیام حوزوری هەیە لە هەموو کایەکانە ئەوە جێی دەستخۆشیە و ئێمە سوپاسانەکەین کە ئەم ڕۆژ ئەم یادەتان بەیاد خستووە و گرنگیتان پێیاوە. لە ڕاستیە ڕۆژی جیهانی مامۆستایان ئەم ڕۆژە وەکو جەنابتان ئاماژەتان پێیە کە لە ساڵی 94 دامەزرا ئەویش ساڵیادی واژۆکردنی ڕاستپاردەکانی یونسکۆیە کە لە ساڵی 1966 ئەو ڕاستپاردانە گەڵاڵە ئەبێەوە واژۆی لەسەرکرێ ناواخنی ئەو ڕاستپاردەیە یعنی ئەگەر ئەمە دەست پێکی قسەکانمان بێ ئەوەیە کە باز لەوە کات چۆن گوزەران و بژێوی مامۆستایان لە ڕووی فەرهەنگی لە ڕووی ڕۆژنبیری و لە ڕووی بژێوی مادیشەوە چۆن پێش بخرێ لەبەرەوەی کە مامۆستایان ئەتوانن کۆمەلگا پێش بخەن و ئاستی گەشەپێدانی قوتابیان بەرزکەنەوانەیە کە ئەمەش دوجار بە بەرژەوەندی کۆمەلگاکانە ئەشکێتەوە. خودی ئەم بۆنەیە بۆ ئەوەیە کە ساڵانەش یونسکۆوە هەروەها ڕێکخراوی نێودەوڵەتی فێرکردن گرنگی بەم یادە ئەیەن و ساڵانە دروشمی تایبەتیان هەیە هەموو ساڵێک تەرکیز دەکاتە سەر ئەو جانبەی کە بڵێن تێڕوانینیان بۆی هەبووە تێبینیان بۆی هەبوو لە وڵاتانی جیهانە تەبان باسم لە وڵاتە دواکەوتەکان یا لەو ناوچانی کە ناسەقامگیرە پەروەردەتیا پاشەکشەی کردووە لەسەر ئەو تێڕوانین و دراساتانی خۆیان ئەو دروشمانە بەرجەساکەن کە ئیشی لەسەر بکرێ. بە نمونە دروشمیان هەیە ینی لە ساڵی 2007 دروشمێکیان هەبووە کە توانادارکردنی مامۆستا هەم لە ڕووی فەرهەنگی و لە ڕووی بژێویەوە و ساڵانی تر هەموو ساڵێک ینی بە دروشمێکەوە یەنە ئەو کایەوە کە ئەبێ ئیش لەمە بکرێ. دیارەوەکو باسم کرد بۆ وڵاتە پێشکەوتوەکان ئەوان لە قۆناغی یعنی ئەوان فەزایەکی وایان فەراهەم کردووە کە تێربوونی بواری پەروەردەی تیا فەراهەم هاتووە بەڵام ئەمە زیاتر بۆ وڵاتە دواکەوتوەکانە کە ئیش لەسەر ئەم چەمکانە بکات. گرنگترینی لە یعنی مامۆستا تەوەرە لەم بۆنەیە مامۆستا تەوەرە لەم باس و خواستەی یونسکۆیە کە ڕێکخراوێکی نێودەوڵەتی و گرنگی پێیات کە ئابێ گوزەرانی مامۆستا وەکو باسم کرد لە ڕووی فەرهەنگی و ڕۆشنبیری و هەروە لە ڕووی مادیەوە چاکتر و باشتر کرێ ئەم یادە بەم پێوەرە ئەکرێتەوە. کۆمەڵێ پێوەریان هەیە کۆمەڵە ستانداردیان هەیە کە هەر هەمووی تەرکیزکردنە لەسەر ئەو کادر و
فەرمانبەر و مامۆسانی کە لە پرۆسەی پەروەردە و فێربوونا کار ئەکەن کابێ ئەم پرۆسەیە کوالیتێکی باشی پێ بدرێ و ئاستی بەرز بێ و ئەم کادرانە ئەم کارمەندانە ئەم فەرمانبەرانە ئەم مامۆسانە کە لەم پرۆسەیە کارەکەن بە شێوەیەک بن لە خۆشگوزەرانیەکە بن کە بتوانن داهێنان بکەن لە کار و پیشەکەی خۆیان کوێسەی هەرێمی کوردستان تەبانی تر خۆمە وتەکان دیارە و توێژنەوەکانیوان دیارەکە چۆنن باوسەشتن دووبارە بەخێر بێ زۆر سپاسانەکەی سپاس بۆ ئێوە بەڕێز بۆ ئەم دەرفەتەکەوەتان ڕەخسانین کە توانێتان لە ڕێگەی کەناڵەکەتانە پیرۆزبای لە مامۆستایان بکەن بەداخوانێ ئەو بارودۆخی کێسە مامۆسانی تێدایە هی ئەوە نییە چاوەڕێ کۆمەڵێ وتەی خۆش بن هەمیشە لە شڵەژا و لە مەترسیەکی زۆر ناخۆشان وەکو مامۆستایان لێرەوە پیرۆزبای لەسەرجە مامۆسایانی هاوپیشە و هاوڕێمەکەم کە بەداخوانێ ئەوە ئێستا لە ناوەندەکانی خوێندنا بووینایە و لەلایەن خوێندکارەکان لەلایەن کەسوکاری خوێندکارەکانە پیرۆزبایی ئەم ڕۆژەمان لێ بکرایە بەڵام بەداخوانێ ئێمە لێرەدا لە هەرێمەکە ئاژین یاخود با بڵین لە کۆمەڵگەیەکە ئاژین کە ژیانی هیچ تاکێک لەم تاکانی کە لەناو ئەم کۆمەڵگەیەدانین هیچیان لە ئارامیەک و لە سەقامگیریانە هەمیشە لە مەترسیدان هەمیشە لە چاڕوانی ئەوەین کە دۆخەکە بەرەو خراپتر نەبێت هەمیشە ئەو شێمان کردو بەڵێن خوا لەوە خراپتر نەدات ئەم شتەمان کردو بە قاعیدەیەک بۆ ژیانمان بەداخەوانێ لە وڵاتان هەوڵە درێ بۆ خۆشکردنی ژیان و گوزەرانی هەموو تاکێک لە کۆمەڵگە نەکتەنها مامۆستایان ئەگەر مامۆستا ژیانێکی ئارام و ئاسوودەی هەبێ بێگومان کۆمەڵگە بەرەو پێشەڕوات ئێمە هەمیشە وتەیەک هەیە ئەڵێ هەر کاتێکە وڵاتێک بەرەو پێش ڕۆ ئێوە بزانە ژیانی مامۆستایان لەو پەڕی سەقامگیریدایە لەو پەڕی خۆشگوزەرانیدایە کاتێک کە ئێمە بینین کە دۆخێکی کۆمەڵگە کە گرنگترین پای کۆمەڵگە بریتە لە پەروەردە کە پەروەردە شکستی هێناوە بێگومان کاریگەری ڕاستەخۆی هەیە بۆ سەر هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا ئەو چینەی کە لەژێر دەستی ئێمە نەوەی داهاتووە ئەم نەوەی داهاتوو چاوی لە دەستی مامۆستایە فێری بکە بە مناڵەکانی خۆشمەوانێک کە خۆمەکو دایکێکەکە قسە بکەم چاوم لە دەستی مامۆستاکانی مناڵەکانمە بۆ ئەوی پەروەردەیەکی دروست و ڕاستیان بکە فێری ڕۆشنبیریان بکە چۆن وایان لێ بکانەوەیەکی چاونە ترس و بیوێر دروستکەین بۆ داهاتومان کاتێک خۆم شکستم هێنابێ لە ڕووی دەرونی ئەوانێ بەداخەوە قسێکە ئەەکەم کە خۆم هەزارەها کە لێنم چێت بوو بێت کە خۆم بیرم لە لای چەندها گۆڕانکاری ناخۆش و ئەوەی کە لەسەر لە بیستی خۆمانانە بێ بەسەرمانە هاتووە بێگومان من ناتوانم نەوەیەکی بوێر و ئازاد دروستکەم بۆ داهاتوو ئەمەیە کە مامۆستا ئێستا مەبایکۆتی هۆڵەکانی خوێندنمان کردووە بۆ ئەوە نییە کە ئێستا بەداخەوە لە زۆربەی ڕاگەیاندکارەکان ئەیبینی ناخود لە هەنێ پەیجی ساختەوانێکە لەژێر سێبەری دەسەڵاتە دروست بوون مامۆستایان حەزیان لە بایکۆتە بۆی لە ماڵە ئیسراحەت کرد مامۆستایان حەزیان لەخەوە بۆی ناسڕۆناوەندەکانی خوێندن نەخێر من نێرۆ وەڵامێکتانێمە لە ڕێگەی کەناڵی پەیامەوە پێتاڵەن مامۆستا حەزی لە خەو نییە مامۆستا حەزی لە ئیسراحەتەنێک کە ئێوە لە خەیاڵی خۆتان بۆتان دروست کردووە هەر مامۆستا بووە پێشەنگی کۆمەڵگە بووە هەر مامۆستا بۆ ئێوەی پێگەیاندووە هەر مامۆستا بۆ هەموو چین و توێژەکانی کۆمەڵگەی دروست کردووە کەواتە مامۆستا زۆر لەوە گەورەترە کە ئێوە بتوانن دەستی بۆ بەرن بەداخەوانێ کە ئێوە بتوانن قوت و ژیانی ماڵ و مناڵەکەی بەرن من لە کاتێکا بچمە ناوەندەکانی خوێندن بیرۆ بکەمەوە چۆن بژێ مناڵەکانی خۆم دابینکەم ئایا چۆن بتوانم پامە بگەیم بە خوێندکارەکانم چۆن داوای لێ بکەم کە خوێندکارێکی ئازاد دەرچێت خوێندکارێک هەر باخبا بە دەرسوانەکانی لە کاتێکا و هەزارها پرسیارە مەشی خۆی دروستە بێ مامۆستا تۆ بۆی تۆ بۆ ناوەندەکانی خوێندنەوە و تۆ ناتوانین داوای مافی خۆتکەی چۆن بە منەڵی داوای مافی خۆتکە کاتە ئەم خەلەلانەیە وای لە مامۆستا کردو کە بایکۆت و هۆڵەکاری خوێندنکەین نەک ئەوەی ئێمە دانیشین لە ماڵە و داوای پشوو بکەین لە ماڵەوانێ ئێمە شەقامان هەڵبژاردووە چکە گوێگرێکمان نییە بەداخوانێ لێرە بتوانین پەیام و داواکارەکانی خۆمانیان ئاڕاستە بکەین ئێمە بۆ پەرا ئەبینە بەر کەسانی دیکە لەبەر ئەوەی ئەوانی کە لە وڵاتەکەی خۆمانە هەنگ گوێمان لێ ناگرن گوێگرێکی ڕاستەقینەمان نییە یاخود لەم ڕۆژانەی پێشەوە بەداخوانێ وەزیری پەروەردەڵی ئێمە سوپاسگوزارین بۆ ئێوە سوپاسگوزاری چی لەم دۆخی منە گۆڕێت ئایا سوپاسگوزاری بژێی ژیانی ماڵ و مناڵی من دابینەکە ئایا سوپاسگوزاری پاری مۆلیدەم بۆیە پاری ئاوم بۆیە پاری کارەبان بۆیە پاری کرێخانوم بۆیە کە لە مانگی شەشۆنم تۆنێت تا ئێستا بیەم ئایا بەمانە ئەمە من تاکێکی کۆمەڵگەم ڕەنگە من ژیانم لە زۆربیان باشتر بێت مامۆستامان هەبوو لەسەر شەقامە و ڕۆژە گوێمانێ بۆ بەداخەوە ئاڵێ گورچیلی خۆمە فرۆشم بۆی بتوان بژێن ماڵ و مناڵەکەم دابینکەم ئایا مامۆستای گورچیلی یاخود بەشێ لە ئەندامی خۆی بفرۆشێ ئەتوانیت چ پامێ بگەینە بە خوێندکارەکانی بە جەستەیەکی ناتاوە بە دڵێکی شکاوانێ بە دەروونێکی نەئارام بۆ بچێتەوە ناوەندەکانی خوێندن زۆر باش مامۆستا ئەو هەموو کێش و گروتی مامۆستایان لە هەرێمی کوردستان وەکو مامۆستا شەژ ئاماژەی پێکرد تێڕوانین و دیدینەوەی نوێ بۆ مامۆستا چۆنە بێت کە لە وڵاتاندا کار لەسەرەوە دەکرێت کە هەمیشە و بەردەوام شکۆی مامۆستا لە شکۆی سەرۆکی وڵات و لە زۆرە لە بەرپرسە گەورەکانیشیان بەهێزتر و جوانتر پیشانینەوەی نوێ بدرێت ئەمە بەکوێ ئەگات
بۆچی دەبێت کاربەدەستانی ئێمە بەم شێوازە تەعامل لەگەڵ مامۆستایان بکەن چەندە بابەتەکە نامانێت تۆزە سیاسی بەڵام ئەمەش حەق و مافی مامۆستایانەکە لە ئێستادایە. دروست قسەی جەنابەت ڕاستە سپاس بۆ پرسیارەکەشت لە ڕاستیە ئێمە لەم بۆنەیەکە یعنی تەرکیزەکەینەوە سەر بۆنەکە یەک لەو پەیام و ستانداردانی لەم بۆنەیە هەیە و لەو ڕاستپاردەیە هەیە کە لە ساڵی 66 گەڵاڵە کراوە تەرکیز دەکاتەوە سەر شکۆ و ڕێز و پێگەی مامۆستا کە پێویستە کاربەدەستان و دەسەڵاتداران لە وڵاتانە گرنگی بە شکۆی مامۆستا بن چونکە وەکو باسی کراوە مامۆستا ئەتوانێت کۆمەلگا لە ئاستێکەوە بگوازێتەوە بۆ ئاستێکی بەرزتر جا هەر کات کەم و کورتی لەم بوارە هاتە ئاراوانێ تۆ ببینە یعنی ئەوەی کە مامۆستا ئاماژەی پێە ئەگەر هات و مامۆستا خەیاڵی لای ئەوە بوو چۆن پێداویستێ فیزیۆلۆژیەکانی پڕکاتەوە ئەی چۆن ئەچێ بۆ داهێنان ئەی چۆن ئەچێ بۆ گەشەکردن کە لە کاتێکە ئەم بۆنەیە جارێکە تاکی دەگەین بۆ ئەوەیە بەرزکردنەوەی ئاستی مامۆستایان هەروە تاکید لەوە کات و مامۆستایان بەردەوام ڕابێنرێن بەردەوام مەسەن گەشتیان پێ بکرێت گەشتی زانستی بۆ دەرەوەی وڵات هەروەها دەورات و خولی بەردەوامیان هەبێت لە ڕاهێنانە ئەمانە ئەبێت بە جۆرێک بکرێت لەگەڵ مامۆستا بگونجێت نەک مامۆستا یعنی وامان لاتۆ دایمەن ئەم مفرەدە و ئەم پەیواناڵێنەوە کە بڵێن مامۆستا گیرفانی خاڵی بێ بەداخۆ ینی گەیشتۆتەوە حەدە وای لاتۆ مامۆستاش خوێندکارت بینێ قوتابیەت بینێ لە مامۆستا معاش ناهاو داوام بکرێتەوە یعنی ئەمە ئاستێکی زۆر زۆر ناخۆشە کە پێی گەیشتوین ئەمە ئەبێ پرسیار بێ بۆ کاربەدەستان بۆ دەسەڵاتداران یعنی من داخم لەوەیە یاخو خەم لەوەیە کە ئەوانیش ئەم یادە ئەکەنەوە باز لەم یاداکەن و بە قەناعەتی خۆیان بەرزەی نرخێنن لە کاتێکە ئەم یادە بۆ باشکردنی ڕەوشی مامۆستایان و پەروەردە و خوێندنەکە مامۆستا بۆکو چۆنەڵی شکۆیەکی گەورەی هەبێت لە هەندێک وڵاتە حەسانی هەیە پارێزبەندی هەیە کە پێشتری ژوا بۆ لێرە یعنی نەتوانداوە نزیکی شکۆ و کەسایەتی و حرەمی مامۆستا بکەویتەوانێ گران بووە باجەکەی گران بوو ئەمە لەلایەن یاساوە باجێکی گرانی بۆ دانراوە بۆ شکۆی مامۆستا پارێزراوە کە شکۆی دەوڵەت بپارێزرێ طبعا ئەمە بۆ هەموو کارمەندێک و بۆ هەموو فەرمانبەرێکەمە دروست و تەواوە بەزێسێ ئەمە تەرکیزەکەینەوە لەم بۆنایە تەرکیزەکەینەوە سەر بۆنی مامۆستاکە ڕۆژی جیانی مامۆستایانە زۆر باش مامۆستاشنە مامۆستاعاتە باسی لەوە کرد ئێستا دەسەڵات لەوانەیە لە لایەنەکانی معارەزە و لە مامۆستایانی خۆلی ناڕازیش باشتر و چاکتر و بە زەوق و شەوقتر ئەم یادە بکاتەوە لە کاتێکە قوتابیەکانی دوێنی ئێوە ئەمڕۆ ئەوان موچەکانی ئێوەیان بڕیۆکە کار بەدەستن و ئەوەی کە ئێستا پێ ئەوترەیەکێتی مامۆستایان و پێوترێ وەزارەتی پەروەردە بەڕاستی بە بڕای ئێوە ینی لە ڕویان بێت ئەم بۆنێ بکەنەوە لەم ڕۆژەیە قسە و پێیڤ و پەیامیان هەبێ بۆ مامۆستایان لە کاتێکە مامۆستاعاتە ئاماژەی بۆ کرد لە ساڵی 60ەکانە باز لەوە کراوە کە بێ بژێوی ژیانی مامۆستا فەرهەنگی مامۆستا ڕۆشنبیری مامۆستا ئەو بابەتانەی پەیوەندی هەیە بە مامۆستا بووی تاکێکی سەرکەوتوو لە کۆمەڵگەیە دروستکە دەبێت پەری پێ بدرێ لە کاتێکا لە هەرێمی کوردستان ئێوەی بەڕێز ئێوەی ئازیز ئێوەی کە نەوەکانی ئەم میلەتە پێگەن هێشتا موچەی مانگی هەشتان وەرنەگرتووە مانگی نۆشتەوە بۆ مانگی دەشت چەند ڕۆژێکی لە ڕۆیشتووە ئایا دەسەڵات بە چ ڕوویەکەوە دەتوانێت ئەم یادە بکاتەوە لەم یادە ئەسڵان قسەی هەبێت بەڵێ هەروەکو چۆن لە ڕویان هاو لە سیانزەی نوازەنگی خوێندنیان لێیە بە هەمان شێوە ئەمانە بێچاوەڕوون نەمێ پەیامەکەم ڕاستەخۆ بگات بۆی تاوا پەیامەکەمە مێ بگات بە دەسەڵات چونکە ئەم دەسەڵاتی کە ئێمە تیاژین حکوومەت خۆی ئەسڵەن هیچ باخێکی نەماوە چکە خۆی کاربڕەکەدە و هەر مودەی یاسایی بەسەر چووە کاتێک کە حکوومەت بەسەر چوو بێت بێگومان وەزیرەکانیشی بە هەمان شێوەیە من هەر وەکو مامۆستای بە وەزیری خۆمی دانانێم وەزیری پەروەردە ئەو وەزیرە نیە من بتوانم ئێستا ئەو کە بە من بڵێ بچۆرە و ناوەندەکانی خۆی من بەخسێکەم چکە بە وەزیری خۆمی دانانێن وەزیر ئەوەی لە خەمی مامۆستایان نابێت وەکو وەزیری پەروەردە ئەوە لەم کاتە کە ژیان و گوزەرانی مامۆستایان بەم دۆخە گەیشتووە ئەوە لە جاتوی پیرۆزمایمان بۆ بنێرێ ئەبێ لە جاتوی دەست لە کارکێشانی خۆی ڕابگەێنێت لە من وەکو وەزیرێکی پەروەردەی پێشوو دەست لە کارکێشانی خۆم ڕاگەن لەبەر نەمتوانیوە هیچ شتێک لە بارودۆخی ئێوە بگۆڕم بگرە بەرەو خراپترم بردووە ئەم کار بە دەست و وەزیرانی کە ئێستا هەمانە هەمویان لەژێر سێبەری حیزبان
لەژێر سێبەری حیزبا دانراون کاتێکە حیزبەکەی وەکو دامی شەترەنج وایە بە دڵی خوان یاریان پێکەن تۆ ئەم شتە بکات تەنها ئەوەیان لەسرە چیان پێڵەن بیڵێنەوە لە دوانەوانێ بڵێ ئەوە لەسەر نیە بۆ نمونە ئایا ئەو خەمانی کە بۆیانێتەوانە وەزیر ئیشیەوە نیە بچێت لەگەڵ کرێکارەکانان بخوا وەزیری شیەوە نیە من دوێمە سەر شەقام بێ لە تەنیشتم دانیشە لەبەری وەزیرێکی خاکیە من وەزیری خاکیم ناوێ من وەزیرێکمەوێ داوای مافی من بکە داوای مافی مامۆستا بکات داوای مافی کارمەندەکانی خۆی بکات من وەزیرەکەم بۆ چێ بڵێ وەڵا وەزیرەکە پەیجی دانا و گروپی دانا و گوێ لە مامۆستانەگرێ و نامی بۆ ڕات و جابیئاتەوە ئەوانە هەر هەمووی بۆ خۆڵکردنە چاوی خەڵکە خەڵک لەوە تێگەیشە بە تایبەتی مامۆستا زۆر لەوە وشیارترە کە ئەمان بتوانن بە کۆمەڵی قسەی باخوبری خەڵی خەڵەتێن ئێوە ڕێکخراوێکتانێ بەناوی چێتی مامۆستایان لە دەرەوەی دەسەڵات ئەوەی کە پێوترێ حکوومەت و وەزارەت و ئانا ئەم ڕێکخراوە دەبواە بەڕاستی بەرگریکی سەرسەختی لێ بکردن ئێستا شەرمنانە لێرە و لەوێ دابش بوون ئەوانیش دانی بەیانەکان بەشێکیان پشگیریتانەکەن بەشێکیان بە جۆرێ لە جۆرەکان بە شەرمنانە قسە ئەکەن و پشگیریتانەکەن ئەم ڕێکخراوە چی کردو بۆ ئەم ڕێکخراوە و ڕێکخراوێتی مامۆستایان تا ئێستا ڕووکاریگەرێکی ئەوتونە بۆ کە بژێ و ژیانی مامۆستایان بگۆڕێکەدا خودداهێنانە بکات لە پێناوی مامۆستایانە وەکو مامۆستا ئاماژەی پێکرد ئایا چی شتێک کراوە بۆ ئەوی مامۆستایان ئێمە دەورات ببینین لە کاتی پشۆکانە چی گۆڕانکاری لە ژیانی مامۆستایان کراوە لە ئەگەر لە نەوەتەکان و ئێمە باسی کەمانی نزیکی 32 ساڵە بێت ئایا چ شتێک گۆڕانکاری کرابێت کە ئەوتۆ مامۆستان لە ساڵانی پێشتراوە و ئاگدانی و لێمان خوێندێتەوە منە کاتە ڕەنگە مناڵ و بێتم هەر نەزانم کە چی گوزراوە بەڵام وەکو ئێستا کە بۆمان ئەگەڕنە مامۆستاکانی پێشخۆمان ئەڵێ ساڵانە دەوراتمان بۆ کاتۆ نێردراین بۆ دەروی وڵاتی شتەمانێت هاتوونە تۆ داوای راپۆرتیان لێ کردوین بزانین ئایا تا چەند بەرەو پێشەوە ڕۆشتوین ئێمە تەنانەت دەورێکمان بۆ نەکرێتە ناو شارەکەی خۆتە هەل لە ناو منتقەکەی خۆتا دەورەیەکە بۆ بکەنەوە بۆی تۆ بتوان بەرەو پێش بەریت چونکە ئامانجی سەرەکی دەسەڵات شکستهێنانی کۆمەڵگەیە کۆمەڵگەش لە ڕێگەی پەروەردەوە ئەم هاتووە لاوازی کردووە چکەوتمان پێشتر ئاماژەم بۆکە هەر کاتێک کۆمەڵگە بەرەو پێش ڕۆی کردی پەروەردە بەرەو پێش ڕۆشتووە کاتە ئەمان نانێ کۆمەلگیان لە قەتیزداوە کۆمەلگیان لە بازنەیە گیاوە نانۆ لەوە زیاتر بەرەو پێشەوە بڕۆیت یەکێتی مامۆستانیش بە هەمان شێوە بەڕێزە ئاماژەوە پێکە حەز دەکەم ئەوە ڕوونکەمانێ تا ئێستا دوو ئەندامیان بە شێوەیەکی سەرەکی پشگیری داواکاری مامۆستانەکەن و لەگەڵمان لە شەقامن و لە ڕاگەاندن و لە سۆشیال پشگیری ڕاستە خۆمانەکەن ئەوانەی کەیان ناتوانن ئایا ترسی ئەوان هەیە لا ببرێن لە پلۆپۆستەکان ئەگینا هیچ شەرعیەتێکی نەماوە لە ڕووی یاسایی وەیکێتی مامۆستایان شەرعیەتی نەماوە چونکە وادەی یاسای خۆی لە دەستداوە ئەویش بە هەمان شێوە باوەسەعاتە لەکوی ئەو چارچی و باسی کە ستەکرد کاکدانا و مامۆستاشنەوە تا چەند گرنگە یەکدەنگی مامۆستایان خودی یەکدەنگی مامۆستایان بۆ بەدەزێنانی مافەکانیان بۆ نوکە دێنە سەر شەقامەکان بۆ نخبەیەکی کەم لە مامۆستایان دێن داوای مافەکانیان دەکەن ئەمە تا چەند گرنگە یەکدەنگیتان هەبێت بۆی کە هەم مامۆستایە هەموو فەرمانبەرەکانی دیکەش ئەو حەق و مافەی کە هەیەە حکوومە لێ زەوتکردن بەدەستی بهێننەوە بە دڵنیایی یەکڕیزی هەموو توێژەکان کاریگەری تەواوی ئەوێت ئێستا گرفتێکەیە لەم داواکردنی مافانە کاتێک کە مامۆستایەتە سەر شەقام داوای مافی خۆی ئەکات ئەبینی نەک توێژەکانی تر بەڵکو هەندێک یاخو بەشێک لە مامۆستایانیش چالاکانە نایانە سەر شەقام کە بەدەمەوە بن ناڕازیە بە هەمان شێوە ئەویش زەرمەندە لەو بارودۆخە بەڵام نایەتە سەر شەقام کە لە کاتێکە ئەم مافخورانە ئەم پێشێلکردنی مافە دواتر چینەی کاگرێتەوە ئەبینین دواتر خوێندکارانی زانکۆ ئەگرێتەوە دواتر ئەبینین چین و توێژەیە کە ئەگرێتەوانێ یعنی ئەگەر ئەم خۆپیشاندانە بێت و دایک و باوکی قوتابیان و خوێندکارانیشی لەگەڵ بێ ئەو کاتە یعنی هێزێکی زیاترێ بێت ئەگەر بێت و تەواوی مامۆستاکانی لەگەڵ بێ هێزێکی زیاترێ بێت یا وەختی وایە کە مامۆستایانی وانە بێژ یعنی گەورەترین ستەم ئێستا لە مامۆستای وانە بێژەکرێ بەڕاستی مامۆستای وانە بێژ زۆر ستەمی لێکرێ ئەسڵەن ئەم بۆنێ تاکی دەکاتەوە لەسەر دامەزراندنی مامۆستایان تاکی دەکاتەوە لەسەر ئەو ئەندامانەی کۆمەلگا کە دوای تەخەڕوجەکەن و دەرەچن بە پیشەی مامۆستایی کابێ دابمەزرێن و هەریکاریان بۆ بدۆزرێتەوە و بەردەوامیش پەرە بەتوانەکانیان بدرێ بۆ پێشخستن و بۆ داهێنانی زیاتر بەڵام ئێستا گەورەترین ستەم لەوانەکریانی ببینە وانە بێژێ 10 ساڵەوانە بێژە 5 ساڵەوانی بێژە یعنی زۆر نامەعقول و نامەنتیقیە کە تو ئەمانە دانەمەزرێنرێن نەکرێن بە میلاک ئەی خۆ ئەمانیش یعنی چۆنڵی پایەیەکی سەرەکیان پێگێناوە ئەی کاتێک ئەم داوای مافی خۆیەکە بێ منیش لەگەڵی بم ئەبێ پشتیوانی بکەم ئەبێ هاوکاری بم ئەبێ منیش بە خەمی خۆمی بزانم ئەبێ ئازاری ئەو بە ئازاری خۆم بزانم
بگەینە ئەم ئاستە هەموو چین و توێژەکان و دایک و باوکی قوتابیان و خوێندکارانیش لەگەڵ مامۆسایان ئەم داواکاریانە بەرز بنرخێنن ئەو کاتە دڵنیا بن کۆمەلگایەکی زیینومانە بێ و ئەتوانین مافەکان بەدەستبێنین و ئەوەش ئەو کاتە دەسەڵاتدارێکی عاقڵتر و ڕەشیدتر کارەکان بەڕێوە باتوێتە سەرکار. مامۆستا ئەسکەندەری مەقدۆنی قسەیەکی باوی هەیە لەسەر مامۆستاڵێ ئەگەر باوکم ژیانی پێبەخشی بێتم ئەوە مامۆستاکەم فێری کردم چۆن ئەم ژیانە بکەم چۆن لەم ژیانەیە هەڵسوکەوت بکەم لەوانەیە لێرە و لێوەگری لە مامۆستایان بکرێ بۆ ناسنەوە قوتابخانە بۆ مناڵی فەقیر زەرە دەکا ئەی بۆ دائیرە و داوامەکانی ترێ هەرچەنە ینی من دۆست و برادر و کەس هەیە ئەیناسم لە یەکێک لە فەرمانەکانی ئەم شاری سلێمانیە ئەڵە هەفتەی یەک ڕۆژ داوامەکەین ئەوەی موچە وەرگیراوە لەم هەفتەیە توانێت هەفتەی دوو ڕۆژ داوام بکەن بەس مامۆستایەک بێگومان ناتوانێت هەفتەی ڕۆژە دوو ڕۆژ داوام بکە قسەکە لەوەیە بیگەڕێن و بە قسەکەی ئەسکەندەر ئەمەی ئێوە ئێستا دیسانەوە وانەیە کە بۆ ژیان هەم بە نەوەکانی داهات و هەم بە کەسوکاری قوتابیان هەم بە خەڵکی ئەڵن کە ئێوە ناتانەوێت ئەم زوڵ مستەمی دەسەڵات لێتانەکە قوبولیکەن ئەمە ئەو قسەی ئەسکەندەرە ئێوە دەتانێت وانی ژیان بڵێنەوە بێگومان ئێمە کاتێککە بایکۆتی هۆڵەکانی خوێندنەکەین ئاماژەم بۆ کۆتم ئەمەیەوەیەکی ئازا بیۆر دروستکەم من وەکو مامۆستایەک من نامێنەوەیەکی ترسنە دروستکەم هەرتەنها خاڵی لای ئەوە بێت چۆن وەرگی تێکات و دانیشێت نەوەیەکی وشیارمەوێت بۆی کۆمەڵگەکەم بەرەو پێش بەرم من کاتێک وەکو مامۆستایەک بمێ بچمە هۆڵەکانی خوێندن ئێمە وتمان پەروەردە و فێرکردن هەمیشە پەروەردە لە پێشەوەیە ئەمە چۆن پەروەردەیەکتەن دروستیکەم کاتێک کە من بزانم ئەم خوێندکارە داوای چی لەم نەکات چ تموحێکی لە منێکی مامۆستا هەیە ئەو کەسانی کە ئەم قسانە ئەکەن کۆمەڵێک کەسن ئایا ئەمانە بنجیواری دەسەڵاتن یاخود لەژێر سێبەری حیزبە حەساو نەتەوانێ ئەو کەسانە ئەو قسانە ناکەن کە ئەستا ئەزان خەمی مامۆستا و خەمی کۆمەلگە چییە ئێستا ئەزانن چۆن بازار نەماوە ئەمە مامۆسانیە کە ئەم کەلەنانی دروست کردووە لە قوتابخانەی تایبەتن وا ئێوە بەس مناڵی فەقیر و هەژار زەرمەندە مناڵەکەی من هەتا یەکەم ڕۆژی خوێندنگا یەکەم ڕۆژ وتیان بابێنەوە بۆ وەرگرتنی کتێب من مناڵەکانی خۆمە خۆم بایکۆتن کردم نابێ بچن کتێب وەرگرن من کتێبەکەم بۆ چێ لە ماڵادانم کە تۆزە سەری بنیشێت و هیچ زانستێک فێر نەبیتەوە ئایا ئەمە ئازایەتی بۆ هەنێ خوێندنگا بەداخەوانە یەکەم ڕۆژ و دوم ڕۆژی خوێندن وایە کە خوێندکارەکانتان بابێتەوە بۆ وەرگرتنی کتێب من دوو مناڵم ئێستا لە ناوەندەکانی خوێندنان بە هیچ جۆرە نەمهێشتۆ بڕۆنەوانێ دومە وەکو خۆم بایکۆتی بۆی سپێنیان لە مناڵەکەی مامۆستانە وڵا مناڵی مامۆستا ناتوانم بچێتە قوتابخانەی ئەهلی چکە من تا ئێستا بە دەردیاڵێن من ئەمەنە کە لێن امتیاز دروست بۆ من نامێ بەداخۆ بڵێن مامۆستا کڕۆزێتەوە کو ساڵانی ڕابردوو بەداخۆیان و ئێسقان بۆ مامۆستا ئێمە نامانێت و مامۆستا ئەو قسانە بەرامبەرمان بکرێن مامۆستا تەنها داوای پارە ناکە مامۆستا داوای ژیانەکە من ئەو مافی خۆمە یعنی لەم وڵاتەوای لە هاتووە گە تۆ داوای مافی خۆتی بە نشێوەی کەسێک دەکەن من بە کویلایەتی ناژیم من وا فێر بووم من وەکو مامۆستایەک وا فێر بووم پێ ئازا ئەژیم داوای مافی خۆ مەکەم داوای مافی مناڵەکان مەکەم چۆن سبەینە مناڵەکەم داواکارێکی لەمە بڵێم چی چۆن جاوی بەمانێ پێویستە من فێری ئەوەیان بکەم فێری و ئازاتی بیۆریان بکەم مناڵی فەقیر نافەوتێ مناڵی فەقیر لە ساڵی 2010 و 2011 دامەزراندنەوە ئەوانە بابێنە سەر شەقام لەگەڵمانە چەنەها تەلەبەم هەیە فێرم کردوتمە چەنەها تەلەبەمێ پاربیسوتی واز لە خوێندن بێنە ساڵی خوێندن نەمهێشتۆ هێناومەتەوە ناوەندەکانی خوێندوەتی مامۆستا خوشکەکەم 4 ساڵە تەخەروجی کردو لە ماڵە دانیشتووە مامۆستا براکەم 6 ساڵە تاوی کردو لە ماڵە دانیشتووە متۆمە قەی ناکڕم بە هەر شادەیەکت هەبێ بە هەر بتواری بۆ مستەقبل بتوانین سەر پێی خۆت بۆسی من ئەم خەلالانمان هەیە لە ناوەندەکانی خوێندنە ئەمان ئاگیان لێ نییە ئەمە زۆر دابڕاون لە ناو خوێندن زۆر دابڕاون لە پەروەردە ڕاستە بە ناو وەزیری پەروەردە بەڵام هیچ ئاگای لە پەروەردە نییە هیچ ئاگای لە خەمەکانی پەروەردە و مامۆستایان نییە هیچ ئاگای لە ناو تەنانەت بەڕێوەبەرەکانیش بەداخەوانێ بەڕێوەبەرەکانیش ئاگیان لە خەمی مامۆستاکان نییە چکە دابڕاون لە مامۆستا بەداخەوانێ زۆر باشە مامۆستا ئاتاب زۆر بە کورتی دوا پێیانت چیە لەم ڕۆژەدا بۆ مامۆستایان بۆ خێزانەکان بۆ کۆمەلگان لە پشتگیریکردنی مامۆستا وڵا بۆنەکە یعنی بەدڵێکی شکاوە پیرۆزبایی لە مامۆستایانەکەین لە ڕاستیە کە بواە پیرۆزبایی شایستە بواە و داواکارم لە خێزانەکان کە پشتیبانی مامۆستایان بن بەداخۆی لێم من هاوڕێیەکی خۆم کە ڕاگەاندنکارە ئەڵەیە گەورەترین ستەمەوەیە کە بایکۆت کراوە منی شەڵێم هەر کاتێت تۆ کە ئازارەکانێ نەچەشت نازانی چۆنە بڕواتە بە دۆکۆمنت و بەڵگە کە کەس هەیە لای خۆم باسی کردووە یعنی ئامادە شەوک و بەڵگە
کاتێک کە لە 2015 و 16 ئەو مناڵی بچووکم هەبووە لە حەو عیارە شیر یەک عیارم بۆ کردووەتە 7 دەرەجە ئاوە بە زۆکۆی کە مناڵەکەی پێ ڕایی کەم کە مناڵەکەی دووشی بەدخۆراک بوو کە مناڵەکەی گەشەی خراپ بوو یعنی خۆ ئەم کوڕوزانەوانە کە مامۆسا باسەکەمە کوڕوزانەوە نیە مەحاڵێکە باسیەکەی سێگەی بۆیە تکامان وایە تێبگەن لەو معاناتی کە هەیە ڕەنگە چەند مامۆسایەک بتوانێت بەردەوامی بە پرۆسی خوێندن بە بەڵام زۆرینەی ئەرکە لەسەری ئەیسارەکەی بەچی بڕوات یعنی زۆرە زۆر ئێستا پێویستیەکان زۆرە وەکو باسمان کە پێویستە فیسیۆلۆجیەکان یعنی ئاستێکی باڵاتری هەیە لە چاوجارانە هێڵی ئینتەرنێتە مۆبایل لە مناڵەکانە یعنی خوێندکاری هەیە جلوبەرگە زۆر شتی ترە ئێمە بەچی پڕەبێتەوانێ ئەستان خۆش بێ زۆر سپاسانەکەین مامۆستا عەتا قادر مامۆستا و چالاکوان وەروە مامۆستا شنا عەلی باماشەوە مامۆستا و چالاکوانی بەدەنیا خوا بەخێر بێن سپاس ساڵێکی دیکە ئەم کاتە بە شەوق و زەوقێکی ترەوە ئەم یادە بکەینەوە و ئەم دەسەڵاتە ستەمکارە وازی لەو ستەمە هێناوێ بەرامبەر موچەخۆرەکان و بە تایبەت مامۆستایان کە ڕۆڵێکی زۆر گەوریان هەیە بەڕاستی لە کۆمەڵگە. سپاس